گوێتان لەو نزایە بووە کە هەموو جەرێ دایکان و باوکانی ئێمە دەیکەن دەڵێن ئینشاءالله کەس ڕێی ناکەوێتە زیندان. بەڵام لە ڕێگەی پرۆژەیەکەوە وەزیری دادی عێراق ئەو نزایە گیرا دەکات و لەمەوە دووە ئەگەر پێویست نەبێت کەس ڕێی ناکەوێتە زیندان. بۆ خۆتان دەبینن لە کاتی ئەوەی کە سەردانی زیندانیان دەکرێتەوە کە سوکاری زیندانیان لە بەردەمی زیندانەکە و لە ناو زیندان کۆ دەبنەوە و بۆ ئەوەی چاویان بە کە سوکاریان بکەوێت لە ناو زیندانەکەدا. ئەمە فشار و قەرەباڵغیەکی زۆری دروست کردووە. جگە لەوە کۆمەڵە خەڵک لە ڕێگایەکی دوور و درێژەوە دەڕۆن تا دەگەنە زیندانەکە، هەیە لە شارێکەوە دەچێت بۆ شارێکی تر، لە پارێزگایەکەوە دەچێت بۆ پارێزگایەکی تر. ئەمە هەم کولفەی دارایی، هەم لە ڕووی دۆخی ڕێگاوبان کۆمەڵێک ینی فشار زۆر دەکەوێتە سەر کە سوکاری زیندانیان. بەڵام ئەو پرۆژەی کە خاڵید چوانی وەزیری دادی عێراق دایهێناوە هەموو ئەمانە کۆتایی پێدەهێنێت. پرۆژەکە چییە؟ لە ڕێگەی شاشەیەکەوە زیندانیەکە و کەس و کاری دەتوانن بە ڤیدیۆ و بە دەنگ قسە لەگەڵ یەکتری بکەن، واتە پێویست ناکات بڕۆی بۆ زیندانەکە و بیبینی. لە ڕێگەی شاشەیەکەوە لە ماڵی خۆتەوە قسە لەگەڵ ئەو کەسە دەکەی کە لە زینداندایە. ئەمە هەم بەرگرایندارایی کەم دەکاتەوە، هەم ئەو کەسانی کە تەندروستیان باش نییە و موهل نین بۆی بڕۆن بۆ زیندان دەتوانن لە ڕێگەی ئەو شاشەیەوە قسە لەگەڵ ئەو کەسە بکەن کە لە زینداندایە. ئەمە بە ڕێکارێکی توندی ئەمنیدا تێپەڕ دەبێت. ئەنی ئەمڕۆ لە زیندانی کەرخ تاقی کرایەوە و زیندانیان لەگەڵ کەسوکاریان قسەیان کرد و دواتر لەگەڵ تەوابوونی ڕێکارە تەکنیکەکانی دیکە وەزیری دادی عێراق دەڵێت بەسەر سەرجەم زیندانیەکاندا دابەش دەکرێت و لەمە دووە هیچی کە پێویست ناکات ڕێگای زیندان بگرن، لە ڕێگەی شاشەیەکەوە قسە لەگەڵ ڕۆڵە و کەسوکارتان بکەن کە لە ناو زیندانەکاندا.